ڕاگەیاندنی کمیتەی ناوەندی کۆمەڵە بۆ ڕێزگرتن لە 8 مارس ڕۆژی خەباتی جیهانی ژنان لە پێناو ڕزگاری. ئەمساڵ لە بارودۆخێکدا 8 مارس ڕۆژی جیهانی ژن و ڕۆژی خەبات بۆ ڕزگاری ژن بەرز ڕادەگرین کە شەڕێکی ماڵوێرانکەر لەگەڵ هێرشی قورسی هێزەکانی ئەرتەشی رووسیا بۆ سەر وڵاتی ئوکراین لە حاڵی تەشەنە سەندندایە. شەڕێکە تا ئێستا خەساری فراوانی مرۆیی و مادی لێکەوتۆتەوە. ئەم شەڕە دژە خەڵکیە درێژەی سیاسەتی ئەمپریالیستی بە شێوەی خوێناوی لە پێناو دابینکردنی بەرژەوەندی و قازانجی سیاست مەدارانی گەندەڵ و دژە خەڵک کۆمپانیا گەورە ئابووری و نظامەکان لە ئاستی ناوچەکە و جیهاندایە. مەترسی پەرەسەندنی شەڕ گشت خەڵکی ئاشتی خوازی جیهان و بە تایبەت قاڕەی ئوروپای نوقمی نیگەرانی و ترس کردووە. ئوروپا کە مۆتەکەی دوو شەڕی ئەمپریالیستی یەکەم و دووهەمی جیهانی بەدەیان میلیۆن کوژرا و بریندار و تریلیۆنها دۆلار خەسارەتی ماڵی و وێرانی ژێرخانە ئابوووریەکانی تێپەڕاندووە، لە ئێستادا لە ناو ترس لە کارەساتی شەڕێکی گشتگیر بەڵام تووڕە لە هۆکار و بڕیاردەرانی چاوەڕوانی دواهاتەکانیەتی. ژنان لە شەڕدا بەردەوام زیاتر لە پیاوان لە بەردەم نەهامەتی و زیانە خۆفناکەکانیدا بوون، بەڵام بەو حاڵەشەوە ژنانی خەباتکار و پێشە و هەمیشە پێشەنگی ناڕازیانی دژە شەڕ مزگەینی دەرانی ئاشتی و پەیامهێنەرانی ئازادی و ئەمنیەت لە جیهان و لە ڕۆژانی سەختدا بوون. بزوتنەوەی شۆڕژگەرانەی ژنان بە تایبەت لە ئامریکا و ئوروپا پێشڕەوانی خەبات لە دژی شەڕ و خەبات بۆ گەیشتن بە مافی یەکسان لەگەڵ پیاوان بوون. سنەتی ڕۆژی جیهانی ژن بە خەباتی فیداکارانی کرێکارانی ژنی پارچە چنین لە نیویۆرک لە ساڵی 1950 زاینی بەخواستی چینایەتی هێنانە خوارەوەی ساعەتی کار، بردنەسەرەوەی حەقدەست و باشترکردنی بارودۆخی نامرۆڤانەی چەسانەوەی هێزی کاری ژنان دەستی پێکرد. ژنانی وشیاری شۆڕژگەرە ڕێکخراو لە ئەنتەرناسیۆناڵی دوو هەموو لەسەر داهێنانی ژنە خەباتکاری سۆسیالیستی بزوتنەوەی کرێکاری و کۆمونیستی جیهان کلارا زێتکین و بە ئیلهام وەرگرتن لە خەباتی قارەمانانەی ژنانی کرێکار لە ئامریکا لە دووهەمین کۆنفرانسی ژنانی سۆسیالیست لە ساڵی 1911 خواستی دیاریکردنی یەک ڕۆژیان وەک ڕۆژی جیهانی ژن هێنایە گۆڕێ. دوو ساڵ دواتر و لە ساڵی 1930دا دەبیرخانەی نێونەتەوەیی ژنان یەکێک لە ناوەندەکانی ئەنتەرناسیۆناڵی دووهەم ڕۆژی 8 مارسی وەک ڕۆژی جیهانی ژن دیاری کرد و ڕایگەیاند. لە ساڵی 1921 و لە کۆنفرانسی ژنانی ئەنتەرناسیۆنالیستی کۆمونیستی سێهەم کە لە مۆسکۆ بەڕێوەچوو 8 مارس وەک ڕۆژی جیهانی ژن بۆ جارێکی دیکە تاکیدی لەسەر کراوە. لە پەسەندکرانی 8 مارس وەک ڕۆژی جیهانی ژن هەتا ئێستا 109 ساڵ تێپەڕیوە. لە ماوەی هەموو ئەم ساڵانەدا ژنانی کرێکار و ئازادی خواز بە هاوڕێیەتی لەگەڵ پیاوانی خەباتکار و یەکسانی خواز کە ئەساسەن لە بەرەی چەپ و سۆسیالیستی کۆمەلگا لە حاڵی نەبەردا بوون، ماف و داخوازەکانیان بە فیداکاری، گیانفیدایی و قوربانیدانی فراوان بەدەستێناوە و بزوتنەوەی ژنانیان چەند هەنگاو بەرەو پێشەوە بردووە. ئێرانی ژێردەسەڵاتی کۆماری ئیسلامی وەک هێمای دیاری دەسەڵاتێکی دینی داکۆکیکاری نظامی چینایەتی سەرمایەداری هەر لە سەرتاوە یەکێک لە پایەکانی دەسەڵاتی خۆی لەسەر زەوتکردنی مافی ئینسانی ژنان دامەزراند. ئەم ڕژیمە وەک نوێنەری بربەریەتی نظامی سەرمایەداری دوو باسکی مەسهەب و پیاوسالاری بە هەموو توانایەوە دژ بە ژنان بەکارهێنا. بێبەزەیانەترین شێوازەکانی توندوتیژی و سوکایەتی دژ بە ژنان لە ڕژیمی ئیسلامیدا بە یاسا دەرهاتن. منداڵ هاوسەری پەرەپێدان بە لەشفرۆشی لە ژێرناوی سیغە، لێخۆشببوونی یاسایی لە قەتڵی ژنان بە بیانووی ناموسی، بێبەریکردنی ژنان لە مافی سەرپەرستی منداڵان، زەوتکردنی مافی قەزاوەت لە ژنان، زەوتکردنی مافی سەفەر بەبێ ئیزنی پیاوان، یاسایی بوونی مافی دووژن بەرابەری یەک پیاو تەنیا بەشێک لە یاسا دژە ژنەکانی ڕژیمی ئیسلامین. بەڵام بە بەرینایی وەحشیگەری و سەرکوتگەری کۆماری ئیسلامی لە دژی ژنان، خۆڕاگری و خەباتی ژنان لە ئاستی کۆمەلگا، شوێنی کار و بنەماڵە یەکێک لە لاپەڕە درەوشاوەکانی خەباتی شۆڕژگەرانەی چواردەیی ڕابردووی ژنانی ئێران بووە. کەمنین ئەو ژنە کۆڵنەدەرانەی کە لە ناو سیاچاڵەکانی ڕژیمی ئیسلامیدا خەباتیان کرد، تەسلیم نەبوون و گیانی ئازیزان لە پێناو ئارمانە بەرزەکانیاندا فدا کرد. کەمنین ئەو ژنە خەباتکارانەی کە لە خەبات و نەبەردی چەکداری و سەربازانەی کوردستان لە بەرامبەر هێرشی لەشکرەکانی حکوومەتی ئیسلامیدا قارەمانانە شەڕیان کرد. گیانیان بەخر کرد و
بوون بە ڕەمزی هەزاران ژن و کچی شۆڕژگەێڕ و ناویان نەسلها دەمێنێتەوە. کەمنین ژنان و کچانی یاغی لەستەم و دیکتاتۆریکە چارشێ و حیجابی ئیجباری ئیسلامی واتە سەمبۆلی وەحشیگەری و بربەریەتی پیاوسالاری دینیان لە مەیدان و چوارڕاکان بەدار و دیوارەوە هەڵواسی و هاواری بەرابەری و ئینسانیەتیان بەرز کردەوە. کەمنین ژنان و کچانێکە لە ناڕزایەتی و خەباتی ماوخوازانەی مانگی بەفرانباری 96 و خەزەڵوەری 98 و ناڕزایەتی کرێکاران، خوێندکاران و بزوتنەوەی یەکگرتو و سەرتاسەری معەلیمان، خانە نشینکراوان و زەرەرمەندان هاتنە سەر شەقامەکان و خواستی ئازادی و بەرابەریان وتەوە و سینگیان لە بەرامبەر سەرکوتگەرانی بێبەزەییدا کرد بە قەڵغان و لەرزەیان خستە جەستەی پرتوکاوی دەسەڵاتی ئیسلامی لە ئێران. لە قۆناغی بڵاوبوونەوە و پەرەسەندنی ڤیرۆسی کۆرۆنا لە ئێران کە بە فەرمانی حکوومەتی خامنەیی و بە ڕێگری لە هاتنی واکسنی ئامریکایی و ئینگلیسی میلیۆنان کەس لە خەڵکی ئێران ئالوودەی ئەم ڤیرۆسە بوون و سەدان هەزار کەس گیانیان لەدەستدا، ژنان لە ناوەندە دەرمانیەکان چ وەک فریاڕەسی کۆمەڵایەتی چ وەک دایک و پەرەساری بنەماڵە زۆرترین ژمارەی قوربانیانی ڤیرۆسی کۆرۆنایان پێکێنا. ئێستا لە بارودۆخێکدا کە زۆربەی خوێندکارانی ناو ناوەندەکانی خوێندن و دانیشگاکان و هەروەها خاوەن بڕوارنامە زانستیەکان ژنان و لە نەبەردی زانست دژ بە جەهل و خۆرافە ژنان پێشەنگن، ئاگاهانە و بە مەبەستی پاراستنی زێدەبایی هێزی کار دژ بە بەشی لەسەر کار و هێنانە خوارەوەی هەقدەستەکان زۆربەی بێکارانی کۆمەلگا ژنان پێکی دێنن. کۆماری ئیسلامی بە سەرکوتی بەرینی ژنان و سیاست و تاکتیکی هەڵاواردنی ڕەگەزی لە هەموو بوارەکاندا هەوڵیدا تا ئەقرەبەکانی زەمان بگەڕێنێتەوە دواوە. بەڵام سەرڕای هەموو هەوڵێکی کۆنەپەرستانە ڕەوتی بەرەو پێشچوونی مێژوو درێژەی هەیە و بە حکمی ئاڵ و گۆڕە گرینگە جیهانیەکان و وشیاری و ئاگاداربوونی مرۆڤەکان لە مافی تاکەکەسی و کۆمەڵایەتی خۆیان لە ئێرانیش تەپڵی ڕووسایی ئەم ڕژیمە دژە ژنە لە ئاستی جیهاندا وەدەنگ هاتووە و ڕژیمی کۆماری ئیسلامی خستۆتە ناوڕێزی یەکێک لە قیزەوەنترین دەسەڵاتەکانی جیهان. وها ئاڵوگۆڕێک ئەگەرچی بە بەهای قوربانی بوونی گیانی زۆرێک کەس تەواو بوو، بەڵام ئاسۆی سەرکەوتنی درەوشاوەتر نیشانداوە. لە 8 مارس ڕۆژی جیهانی ژن شەقام و مەیدانی شارەکانی جیهان ڕنگ و بۆیەکی دیکە بەخۆیەوە دەگرێت. بۆنی گەنیوی پیاو سالاری و دژەژن بوون لە هەموو کاتێک کەمتر دەبێتەوە. لەم ڕۆژەدا ئەرتەشی ژنان و پیاوانی کرێکار، مرۆڤی ئازادی خواز و بەرابەری تەڵاب، کۆمونیست و سۆسیالیستەکان بە بەشداری و حرەکەت لە ڕیزی یەکگرتوودا دەنگی ناڕزایەتی خۆیان دژ بە نظامی هەڵاواردنی سەرمایەداری هەڵدەبڕن و جیهانێکی بەدوور لەستەم و سەرکوت، جیهانی سۆسیالیزم کە تێیدا ڕزگاری ژن بە تەواوەتی وەدیدێت مزگەێنی دەدەن. دژایەتی لەگەڵ شەڕی کۆنەپەرستانەی ئێستا لە ئوکراین و خواستی ئاشتی و مەحکومکردنی دەسەڵاتە ئەمپریالیستەکانی پارێزەری ئەم شەڕە پێویستە لەسەر وەی خواست و ناڕزایەتەکانی ئەم ڕۆژەدا بێت. لە ئێرانی ژێردەسەڵات و سەرکوتی کۆماری ئیسلامیدا ڕۆژی 8 مارس ڕۆژی جیهانی ژن ڕسمیەتی یاسایی نییە. دژایەتی کۆماری ئیسلامی لەگەڵ ئەم ڕۆژە لە دژایەتی ئەم دەسەڵاتە لەگەڵ ژنان و هەموو جۆرە بزوتنەوەیەکی یەکسانی خواز لەوانە بزوتنەوەی چینی کرێکارەوە سەرچاوە دەگرێت. 8 مارسی ئەم ساڵ دەتوانێت ڕۆژی گەڵاڵەکردنی خواست و داخوازی ژنان، ڕۆژی بەرزکردنەوەی دەنگی بەرابەری خوازی ژن و پیاو، ڕۆژی ناڕزایەتی دژ بە تونند و توژی و کوشتنی ژنان لە کۆمەلگای پرجم و جۆڵ و ڕوو لە ئاڵوگۆڕ ئێراندا بێت. داخوازی و خواستی ژنان خواست و داخوازی چینی کرێکار و بەشی وشیار پێشکەوت و یەکسانی خوازی کۆمەلگایە. کۆمەڵە وێڕای پیرۆزبایی و ڕێزگرتن لە ڕۆژی جیهانی ژن، هەموو ژنان و پیاوانی وشیار و بەرابەری خواز بانگەشەی بەڕێوەبردننی کۆبوونەوەی ناڕزایەتی دژ بەستەم و سەرکوتی ژنان و سیاسەتی دژە مرۆیی کۆماری ئیسلامی لەم ڕۆژەدا دەکات. پیرۆز بێت 8 مارس ڕۆژی جیهانی ژن، پیرۆز بێت 8 مارس ڕۆژی جیهانی ژن، بژی سۆسیالیزم، کومیتەی ناوەندی کۆمەڵە، ڕێکخراوی کوردستانی حزبی کۆمونیستی ئێران، 8 ڕەشەمەی 1400 27 فێڤریەی 2022.